من نەخشی نامیق شەریف دانیشتوێکی شاری هەڵەبجە و لە دایکبووی ساڵی 1970 و هەڵگری بڕوانامەی دیبلۆم لە کارکێڕی کار خاوەن یەکەم کارگەینانی کوردی لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەوە ماوەی 6 ساڵە من دەست بەکار بووم و کارەکەم لە خزمەتی کڕیارەکان و دانیشتوانی شاری هەڵەبجەم. بیرۆکەی کارەکە لە چیوە هات لەوە هات کە من وەکو دەرچوویەکی پەیمانگا ماوەی 6 ساڵ 7 ساڵ من تەخەڕوجم کرد و هەلی کار و هەلی خزمەتکردنی لە هیچ شوێنێک دەستم نەکەوت لەبەرەوە هەستام بە بیرکردنەوە لە کارێک کە بتوانم خۆم و هاوڕەگەزەکانی خۆم سوودمەند بنتیایە. دەستەکەینە تێکەڵکردنی ئاردوو ئاوەکەمان، حازرکردنی هەویرەکە تاوەکو ژنەکانیانە سەرکار و ئیشیان دەست پێ ئەکەن. ئیتر ئەو هەویرەشی کە حازر ئەکرێت و ئەو ئاردەکە ئەکرێتە ئاو لە پێی ئەو چەند مەوجوداتی ژنەکانە چەند ژن حازر بن چەند توانایان هەیە ئەوەنە ئاردەخەینە بەردەستیان ئەوەنە هەویر حازرەکەین بۆیان. ڕۆژی وا هەیە مەسەلەن فەردەیەک و فەردەیە دوو فەردە سێ فەردە 50 کیلۆ یعنی 100 کیلۆ 150 کیلۆ ئارد ئێمە لەم کاتمانگی ڕەمەزانە خستومانەتە بازاڕ و لە بەردەستی کڕیارەکان نابووە بە پێی پێویستی بازاڕ بە پێی توانای ژنەکان ئێمە بەرهەمەکە ئەخەینە بەردەست. جۆری نانەکان وەکو وتمان نانی تیریمان هەیە، نانی هەورامیمان هەیە و لە هەمان کاتە ئەمەی کە ئەکرێت نانە تیریەکە بە دوو جۆر ئێمە ئەیخەینە بەردەست. جۆرێکیان هەر ئاوا بەڕاخراوی لەسەر سینە، جۆرێکیشیان دەقەکردی. دەقکردنەکە ئاسانکاریە بۆ ماڵانەی کە مناڵیان هەیە حەز ناکەن نانەکە هەڵوەرێ یا بۆ گەشتیارێک کە بۆ دەری شار ئەچێ، بۆ سەفەری عەمرە ئەچێ، بۆ شارێکی تر ئەچێ یا خوێندکارە دوورەوایە و ناتوانێت دەستی بگاتە ماڵ. ئەمە ئەو کەسانن کە سیحەتیان ناباوە حەزیان لێیە نانی بێخوێ یاخود نانی بۆر یاخود نانی جۆ. ئەمانە بۆ کەسانی کە شەکریان هەیە، بۆ کەسانی کە پارێزیان هەیە، بۆ کەسانی کە کیشەی ڕیخۆڵاو ئەوەیان هەیە. ئێمە وەکو خۆمان ژنەکانی قایمقامێت دوو مانگجارە سێ مانگجارە سەردانیمانەکەن. مەرجی ئەساسی ئەوان ڕاگررتنی پاک و خاوێنی شوێنەکەیە. من خۆم وەکو نەخشین خاوەن قسەی خۆمم ئەوەی کە نەیدەم بە مناڵەکانم نایفرۆشم لە کارگە، نایخەمە بەردەستی کڕیار، ئەوەی کە مناڵەکان نەیخوا و خۆم نەیخۆم نایدەم بە خەڵک. ئیتر دەستخۆشیم هەیە بۆ ئەوانیژە سەردانەکانیانەوە پێشم وتم وکما تا زوو بێنێ مش خۆشحاڵین گورج و گۆڵترە بین و مەسەرن خەمخۆرترە بین و من وەکو خۆم کێشەم نییە، بەڵام کارمەندەکان زۆرتر پابەندە بن و زیاتر حەزە ئیشەکە ئەکەن بەو شێوازەکە بەو شێوازە بڕاتە پێشەوە. مانگی دووی ساڵی 2016 پەیوەندێکیان پێوەکن لە نووسنگەی پەرلەمانی هەڵەبجە و وتیان پێشبڕکێیەک ئەکرێت لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەران و بەغا. ئێمە پێمان ئەگەر پێتان خۆش بێ حەزەکەین بەشدار بن لەو پێشبڕکێیە. وەکو خۆم ئامادەیم پیشان داوتم ئاساییە ناونیشانمان بنێن و با پەیوەندیمان پێوە بکەن. دوای تر پەیوەندیان پێوە کردین وتیان ئێوە وەکو بەشداربوویەکی ئەم پرۆژە وجودتانە بێ ڕاستیەکەی تۆزێ ترساندینیان و ناوچەی سەوز و چی و ئەوە نەمانوێرە ڕاستی وەکو خۆمان بڕۆین. بەڵام کە پێشبڕکێکە ئەنجام درا لەسەر ئاستی عێراق من و خاتوڕووناک بووین بە دوو خانمی خەڵاتکراو لەسەر ئاستی هەرێمی ئاستی ئەنجومەنی نوێنەرانی بەغدا لەسەر ئەوەی کە ژنی دوو ژنی خاوەن پرۆژەی سەرکەوتوین لەسەر ئاستی عێراق ئەو خەڵاتەمان پێبەخشرا و بووین بەجێ متوانەی ئیشەکەی ئەوان.